زۆر پێویستە هەموو مسلمانە لەم زەمانەشە ئەم خاڵە بزانێ. ئەویش ئەوەیە کە ئینسان خوا خەڵقی کردووە، ئەبێ قەناعەتت دوا بێت تۆ و هەموو ئەم بوونەوەرە خوا خەڵقی کردووە و ئەبێت تۆ خوا بپەرستی و هاوبەشی بۆ بڕیار نەدەی، هیچ شتێک نەکەیتە هاوبەشی خوا. ئەمە عەقیدەی صحیحە. ئەم عەقیدە و بیر و باوەڕە ئەگەر نەبێ تۆ مسلمان بوونەکەت هیچ. بەس ئەبێ خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی و ئەبێ بەرنامە و پەیڕەوت تەنها لە خوا وەربگری. ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرنگە، لە زۆر شوێنی قورئانە ئاماژەی پێکراوە و ئەبێ بەرنامە و پرۆگرام و ڕێبازی خوا بەی بەسەر هەموو ڕێبازەکانی ترە. ئەوانی تر هەمووی ئیهمالکەی، تەنها هی خوای پەروەردگار وەربگری. ئەمە خاڵێکی زۆر گرنگە خۆشەویستەکانم. زۆرێک لە مسلمانانی ئێمە ئێستا لەوانەیە جمعە و جەماعەتیش بکەن، بەڵام ئەم خاڵەیان تیان نییە کە ئەساسی خاڵەکانە کە تیاتشیانە بوو ئیتر تەواو باقی شتەکان هیچ سوودی نییە. باقی شتەکان هیچ سوودی نییە. عەقیدەی صحیح، بیر و باوەڕی ڕاستەقینە زۆر گرنگە بۆ تۆی مسلمان کە تۆ هیچ کەسێک نەکەیتە شەریکی خوای پەروەردگار. تۆ ئەگەر عەقیدەکەت تەواو بێ قەت ناڕۆی خوا پەنامان بدا لە کتێبی پەروەردەی پۆلی دەی مەکتەبە برگەیەکی تیابێ شعری هەر کەسێکە یان چۆنە هەر چۆنێکە تۆ لەیا بڵێ من لە ڕۆژێکا 3 جار حاشا لە محەممەد دەکەم. طبعا ئەمە لەوێ هەبوو ئەڵێن لە ساڵی 2010 لەو هینە هەیە لەو بەرنامەیە هەیە. طبعا لێ ڕجەی خۆشێتی کە سوپاسی وەزارەتی پەروەردە بکەین کە بڕیاریدا ئەوە نەمێنێ، ئەمەش حەق خۆیەتی و دەستخۆشیان لێکەین، بەڵام کێشەکە لەوایە ئەی چۆن تا ئێستا بووە، کێ ڕازی بووە ئەوە بڕاتە ناو ئەو منهەجەوە. یا دوێنێ لە ڕۆژی ئاڵا مناڵان کۆ بکرێنەوە ئاڵای کوردستان دابنرێ و مناڵان بە دەوریا کشتان بینیوتانە لە کورتە ڤیدۆیەکە بڵاوە بێتەوە لە مەکتەبێک لە مەکتەبەکان، مناڵان هەمووی وەکو لاتۆ عوزای جاران سوژدە بۆ ئاڵا ببن. طبعا ئاڵا خۆی پەڕۆیەکە قەومێک یان کۆمەڵە خەڵکێک لەسەری هینە بن کە ئەم ئاڵایە ئاڵای ئەم نیشتیمانەیە یا ئەو کۆمەڵە خەڵکەیە ئەو تیرە و هۆزەیە. ئەمە ئاڵای کوردستانە. ئاڵای کوردستانیش کاتێک ڕێزی هەیە، یعنی ڕێزە ئەگەر نەبێتە شەریکی خوا، جا ئەگەر تۆ سوژدەی بۆ ببیت و مناڵ فێرکەی سوژدەی بۆ بە هیچ بەداخەوە. نازانم چۆن ئەم شتانە قبوڵ ئەکرێ لە پەروەردە. نازانم لە ناو حکومەتێکا کە حکومەتی مسلمانانە و زۆرینەی مسلمانان نشتیوات چۆن قبوڵ ئەکرێ. ئەمە دلیلەوەیە کە ئیدارەی مەدرسەکە خەلەل هەیە لە عەقیدەکەیە. مامۆساکان لەوێ معقولە لەو مەکتەبە مامۆسایەکی ئیمانداری تیانە بێ بڵێ ئەمە شتیوات چۆن قبوڵەکەن. معقولە مشریفەکان، معقولە پەروەردە، مەسەلەیەکە زۆر خەتەرە. ئەمە دلیلە لەسەرەوەی عەقیدە تەواو نییە، خەلەل لە عەقیدەیە هەیە. چۆن ئەبێ سوژدە ببرێ بۆ ئاڵا یا ببرێ بۆ مرۆڤ یا ببرێ بۆ نازانم تشتیوات چۆن ئەبێ. ئێمە خوای تەعالا فەزلی داین بەسەر هەموو قەومەکانی ترە کە شەریک بۆ خوا قەرار نادەین. هیچ کەسێ ناکەی ناوبەشی خوا. سوجدە، ڕکوع، ئەمانە هەمووی شایستەی خالقن، بۆ پێغەمبەر دروست نییە. کابرا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەدحێکەکە ئەڵێ ئێمە پێغەمبەرێکمان تایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، فەرمووی ئەو قسە مەکە، من نازانم بەیانی چی ڕۆدا، بەس خوایە ئەزانێ بەیانی چی ڕۆدا، بۆیە ئەو قسە دووبارە مەکەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی ڕازی نابێ. لە حەدیثێکە ئەفەرمێ ئەوەنە گەورە مەکەنەوە زیاد لە حەد وەکو چۆن مەسیحیەکان، ئەوانەی کە ئەنوت ئێمە مەسیحین نەسارا عیسای کوڕی مەریەمیان ئەوەنە بەرز کردەوە وتیان کوڕی خوایە. من وا پێ مەکەن، لا تطرونی کەما ئەطرەت النەسارا عیسى بن مەریەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازی نەبووە خەڵک بڵێ بە قەبری باوکم، بەسەری باوکم. ئەمانە کە سوێنێلێکن تا حەدێک مەسەلەن ناگاتە پلەی شرکی گەورە، ئەمە شرکی بچووکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێ سوێنی خوارد بەس تەنها بە خوا سوێن بخوا یا بێدەنگ بێ. لەبەرەوە خۆشەویستەکانم نابێ ئینسانی مسلمان خەلەل لە عەقیدەکەیە هەبێ. جا ئەمە خاڵی یەکەمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم گەنجانە فێرەکە. ئەمە خاڵی یەکەمە. طبعا بۆ ئەو بابەتش کە باسێکم داوام وایە ئەو کەسانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر خۆی بە براگەورەی ئەم ملەتە ئەزانێ کە ملەتێکی مسلمانە و لە ١٩٠ خۆیان ئەڵێن بەسەرەوە مسلمانە، ئەبێ محاسبەی ئەو کەسانە بکرێت کە ئەو ئیشیان کردووە.
ئەوە زۆر گرنگە چۆن ئەمەکەی تریان پی نەکرد ئەویشە بێ پی نەبکەن بۆ ئەوەی ئەم ملەتە دڵی بە ئاڵای خۆی خۆش بێ دڵی بە ملەت و حکومەتی خۆی خۆش بێ ئەگینا لە ڕاستیە ئیتر دوایی ئەگەر ئەمە بڕوا بەسەریاوتیە بپەڕێ دوایی لۆمەی ئەوە نەکەن کە بەیانی خەڵکانێک هەبێ هیچ ڕێزێ بە ئەو ئاڵایە دانەنەنا بینیتان خەڵکانێک هەبوو خسیانە ژێر پێ ئەوە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەو ئاڵایە کاتێ پیرۆزە ئەگەر حکومەت ڕێز لە عەقیدە و بیر و باوەڕ ئەو ملەتە بکرێ و ئەو ملەتە خزمەتکە ئەگینا دوایی خەڵکانێک دروستە بن ڕێزی لێ ناگرن